وتێک هەیە ئاڵێ گەر تۆ پارەت پێ نییە گەشت بکەیت ئەوە کتێبێک بخوێنەوە بێ ئاڵایە وڵاتە بێ دابنرێت. ئێستا گەنجەکانمان زۆر خۆیان ناوەتە دەروونناسیەکان و فەلسەفەکان. یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کەرکووک بۆ کتێب ئەمڕۆ دەستی بەکارەکانی کرد و لە ئەمڕۆ بەڕووی خوێنەران و ئارەزومەندانی کتێب کراوەتەوە. لەم پێشانگایە 8 وڵات بەشدارن و زیاتر لە 50 دەستگای چاپ و پەخش لێرە ئامادەییان هەیە و 1500 ناونیشانیش لە پێشانگاکە نمایش کراون. لەگەڵمانە بن بزانین وتەی ئەو کەسانەی بەشداریان کرد و هەروە ئارەزومەندانی خوێندنەوە و کتێب چی دەڵێن لەبارەی یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە کەرکووک. چۆن خۆت حازر کردووە بە تەمای چەندێک کتێب بکڕی؟ هەمیشە لیستێکم ئامادەیە بۆ کاتێکی کردنەوەی پێشانگا بێگومان کتێبەکانمان کڕم هیوادارم لێرەش دەست بکەوێت چونکە یەک ناوەندمان بەداخۆ بەشدارە ناوەندێکی کوردیە ناوەندی دیالۆگ تر هیوادارم کتێبەکانی لێبێت و دەستم بکەوێت. ئەو کتێبانی کە تۆ ئارەزوو خوێندنەوەیانەکەی چی جۆرە کتێبێکن؟ من لە هەموو بابەتێکە خوێنمەوە لە هەموو ژانەرێکی خوێنمەوە ڕۆمان ئەدەبی بێت چیرۆک بێت وە فەلسەفی لە هەموو بارێکی خوێنمەوە. داواکاری چییە بۆ کەسانەی کەوا ناخوێنەوە ئایا کتێب دنیایەکی جیاوازە خوێنەوە چی دنیایەکە؟ بەڵێ ئەگی دنیایەکی جیاوازە وتەیەک هەیە ئاڵێ گەر تۆ پارەت پێ نییە گەشت بکەیت ئەوە کتێبێک بخوێنەوە بێگومان هەر کتێبێکە ئی خوێنیتەوە هیچ فێر نەکە بێگومان وەکو هاوڕێیەکە وەکو کەسێکی نزیکە لەگەڵ تا وەگە وایە کەسێکی نزیکت ناسی بێ وەگەڵێن کە بە داخستنی کتێبێک وا ئەزانم هاوڕێیەکم لە دەست داوە. و ناونیشانانی کە لای تۆ هەن چی جۆرە کتێبێک کە تێناوە لەم پێشانگای ئەمڕۆ عەرزیان دەکەیت و دایانفرۆشیت؟ وەڵا بە شێوەیەکی گشتی هەموو بابەتەکانم وەکو یەک بێهین نەکردووە. ڕۆمانم هێناوە، بابەتە کوردیەکانم هێناوە، پەندەکانم هێناوە، دیوانەکان، شعرەکان، بابەتی پەروەردەی مناڵ ڕۆشنبیری، فەلسەفی، دەروونناسی هەموویم هێناوە. بە حکومیەوەی باس کرد ئەڵێ بەشداری زۆر پێشانگام کردووە پێشانگای لە کەرکووک بۆ یەکەم جارە، بەڵام لە پێشانگاکانی دیکە چی کتێبێک خواستی زۆر لەسەر لە ئێستاە لە ناو خوێنەرانە؟ بە شێوەیەکی گشتی وەکو ئەوەی کە لە میهرەجانەکانیشا من هەر کتێبدا ئەنێم بەشداریەکەم زیاتر دەروونناسیەکان ئێستا گەنجەکانمان زۆر خۆیان ناوەتە دەروونناسیەکان و فەلسەفەکان. هەموو ئەو با بڵین داری نەشر یان ئەو کتێبخانانەی لە هەر شوێنێکی عێراق و لە هەر شوێنێکی وڵاتانی دیکەوە هاتی بێتن بەشداریان کردبێ ئاڵایە وڵاتە بێ دابنرێت ئەوەی کێکە لە مەرجەکان. بۆیە من دڵخۆشم بۆی کە ئەمڕۆکە هەموو کەرکووکیەکان بە دڵێکی خۆشەوە پێکەوە دێن ئەم پێشانگایە بەسەرەکەنەوە و ئەمە کارێکی جوانە. ئەمەمان پێویست بوو بۆ کەرکووک، پێویستمان بە شتیتر نەبوو، شتەکانتر تاقی کرایەوە، سراع ململانیە شتە ناخۆشەکان هەمووی تاقی کرایەوە. ئێستا ئێمە هاتوین بەم مۆدێلە ئەمە تاقیەکەینەوە، ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە استقرارێکی مجتەمەعی لە کەرکووک دروست بێ و بە نەتیجە هەر کاتێ استقراری مجتەمەعی هەبوو و کەرکووک بەرەو پێشەچێ، شارەکە بەرەو پێشەچێ. بۆیە ئامانجەکەمانەوەیە کە جگە لە گرنگی کتێب کە کتێب گرنگە بۆ هەموو مرۆڤێک کە کتێب بخوێنێتەوە و لەگەڵەوە شایە ئەم جۆرە کارانە ئەبێتە هۆکاری ئەوەی استقرارێک لە شارەکە دروست بێت و شارەکەمان لە هەموو سێکتەرەکان بەرەو پێش بچێت. بۆیە من ئەمڕۆکە دڵخۆشم کە بۆ یەکەمین جار لە مێژووی کەرکووک توانیمان پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شارەکەمان بکەینەوە.